فستیڤالە لە یەکەم ڕۆژی گەڕیانەوە لەو ڕۆژەوەی گەڕیان میدیا هەیە ئەوی شاوشێوە لە دنیایەک لە بەرنامەکانمانە لە ئەرشیڤەکان ئێمە جێگەی دایمە هەبوو جێگەی تایبەتی هەیە و سوپاسی هەڵوێستێکم کە دایمە ئەم کەناڵە کاکە سعدون بە کەسانی خۆبەخش و مادوونە ناس ئەچێ بەڕێوە مەسەن هەموو ئەو هونەرمەندە موزیسیانانە کێنێرە هەمووی بەبێ پاداشت و بێ بەرامبەر بەبێ پارە بەبێ هیچ شتێک خزمەتی ئەو هونەراکەن و وەکو چۆن لەو باگراوەندەیە ئەو هەموو هونەرمەندەی کە پێش ئێمە خزمەتیان کردو لە ژیانە نەماوەنی هەندێکیان ئێستا شکۆی هونەرن ئێمەش بە هەمان شێوە ئەم هونەرمەندانە نەبن نەمان نەتوانی بەڕاستی ئێستا بەردەوام بین دەستان خۆش بێ بۆ خزمەتکردنی شتێک سەری تازیم و نوازش دارین بۆ ڕێی کۆچبوونیان دەستیان خۆش بێ کار سادونجا من دوای پرسیار دیەکەم لە چەند ساڵە خەریکی هونەریت و چیت کردووە ئەوانە وازیێنی ئەچینە لای یەک گۆرانی چونکە بینەران و بیسەرانی تەلەڤیزۆنی گەڕیان میدیا و ئەوانەی کە ئێستا بیسەرمان لە FM ئەگەر کاکە ڕێبازیان نردبێتی FM بۆی هەموو بزانین دەنگی کاکە سادونجان من جوێ لێ بێ پێشەمو شتێک دواتریش بەرنامەکە ڕاستەوخۆ پێشکەشەکرێ ئەگەریەوەی ئازیز و خۆشەویستیش هەر پرسیارێکتان نەبوو لە میوانە ئازیزەکان کاکە سعدون ئەمینی ئەتوان هەم لە ڕێی کۆمنتەکانەوە یاخود لە ڕێگەی ژمارە مۆبایلەکانی گەڕای میدیا 1970 75 و یاخود ژمارە مۆبایلی 1970 64 وە ژمارەی کۆڕێکمان 1950 پەیوەندی بکەن ئەچینە لای یەکەم بەرهەمی هونەرمەندی دەنگخۆش کاکە سعدون ئەمینی دواتر دێنەوە خزمەتان فەرموو. ئەو سەر کۆڵمیم گایاز ئادو پەیمانم لەگەڵ بەس ئەو سەر کۆڵمیم گایاز مردن خوش تیرا عزیزم یا خودوری تویا مردن خوش تیرا عزیزم یا خودوری تویا شیجا کی چایا مایا اولانا بایا شیجا کی چایا مایا اولانا بایا ادو پیمانم لقلبم او
سر كلميم قايض أدو بيمانم لقلبك سيري كلميم قايض بسروين بوي أخويا نايلين صياتي بسروين بوي أخويا ما ويسن صالة عزيزة كمشيتي تويا ما ويسن صالة عزيزة كمشيتي تويا شيجكي تايا ما أولا لا بايا جكيت يا مايض أولنا بايض أدو بيمانم لقلبك سيري كل ميم قايض أدو بيمانم لقلبك أو سير كل ميم قايض دماري جيم باشوي لا دماري جيم تعلي شيريني عزيزة دنيا بيتي جيم تعلي شيريني عزيزة دنيا بيتي جيم شيجكي تعمل أولا لا بعد شيجكي تعمل أولا لا بعد أدو بيمانم لقلبك سيري كل ميم قايض أدو بيمانم لقلبك سيري كل ميم قايض. دەمە خۆش بێ کاک سعدونجان دەست خۆش کاکە ئەیوبجان کاکە هەڵوێزیان دەستان خۆش بێ ئەو گۆرانیە من زۆ سڵاو ڕێزم هەیە بۆی لە ڕاستیە من هەندێک ئاواتم هەیە ناتوە دەدی کاکە یوبی بۆ نمونە ئاواتێکم ناتە دی بە حوزوری ماملێ بگەم کاتی خۆی و زۆر کەس ئاواتم پێ خواست دوایی خۆیان هاتنەوە ئەم کەناڵەوە بەڵام ئەو ئاواتێک کە ناتۆ دەدی مامۆستا عومەری عەبدیە ئەوە بوو تقریبا ساڵی پار ئەمەلێکە بوو بێت هێرە ژمارەکەیان نامێ و هەواڵپرسینیشم کرد بەڵام ڕێنەکە و باری تەندروستی باش نەبوو و هونەرمەندێکی زۆر دیار هەیە سعدون عسکەری لەو دیۆ زۆر ئاواتم هەیە کە لە ڕۆژهەڵاتەوەیش بە خزمەتی بگەم و ئەوە تەمەن سپای لاغای چۆغاریش بە خزمەتی نەگەیشتم ئەمانە هەمووی بەڕاستی ئەتوانم بڵم تۆحفە جوانەکانی هونەری کوردین کاکە سعدونجان منش پێم خۆشە کە تۆ ئیلهام لەوانە وەرەگریت لەو هونەرە جوانانە و دوێنێ ئێمە دیێرەك دانیشتێکی کەممان کرد لەگەڵ کاکە سعدونە پرسیارم لەکە دیارە کەوا جەنابتان باسیۆت کرد کاریگەری و هونەری ئەوان لەسرە باسی ئیسماعیل ئاغام کرد تۆ ێستا پێت خۆش بوو باسی مامۆستا حەسەنی دەرزیمان کرد یادێکمان لەو کرد من پێم خۆشە کە تۆ ڕێچکانت گرتووە بڵێ وا دیار هەست گۆرانی بێژێک سەرەتای کارەکەی ئەگەر بوێ سەرکەوتوو بێ ئەگەر بوێ لە کارەکەیدا خزمەت بە گەلەکەی بکە بەڕاستی یەکەم زاد دەبێت جوداتە مامۆستا عەلی مەردان مامۆستا حەسەن زیرەک مامۆستا ناسیر رەزازی ئەوانەی کە قوتابخانە مامۆستا محەممەدی ماملێ ئەمانە بە زمانی پێی دەڵێن دانیشگای ئەرەوەڵا دانیشگای مۆزیکن بەڕاستی وایە بەڕاستی کەسێک بوێ سەرکەوی دەبێت جوداتدا ئەوانە ئەم نیژ هەل لە ئەوڵی منداڵیمەوە جۆم داوەتە هونەرمەندە گەورانە بەڕاستی شێکی باشە کردووە چکەوانە هەمووی شاکارەکانی هونەری کوردین کە تۆ ئیشتیاکردوە مامۆستا اسماعیل ئاغای عەباسیت کرد هزار سڵاوی لەبێ گۆرانی ئەویشم داناوە
لێرە هزار سلااو لە ڕحی پاکی مامۆستای دەکەم لە ڕۆژڵاتی کوردستاندا لە ئەنگری بێداد زۆر زۆرم پێخۆشە ئیشەڵا چینە لای گۆرانەکانی تر هاوژین سووداشی هونەرمەند بەڕێوەبەری پێیج و میدیای گەڕیان لە بەریتانیاوە سڵاو بە گەڕیان میدیا و سڵاو بە هەموو کارمەندانی خۆش سڵاو بە کاکاوژین ئەڵە دوورود بە ڕۆحی پاچی کاکهادی سوپاس دەکەم کاکاوژینجان ئالان ڕەفیق چەپچە گوڵی بەنادووی ئەلانی زەڕب کاکە ئیدریسی بێدارانی شەو ئیدریسی مەهابات و چوارچرای مەهابات چەپکە گوڵی بەنادووی کاک کاروان عەبدول چەپچە گوڵی بەنادووی سوپاس بۆ هەر هەمویان خۆشەویستانم ئێمە بەڕاستی پرسم کردووە ئێمە باگراوندێکمان هەیە ناو گەڕای میدیایە وێنەی کەسایەتی و هونەرمەندە دیێرینەکان و نەمرەکان شاعیرەکان هاوکات ئێمە پێمان باش بوو مامەهادی جێگاکەی خۆی لەکوێ بووە لە هەمان شوێنە ئەوە کۆمۆنمنتە وێنەکەیمان داناوەتەوە کاکە ڕێباز خەمی بووە ترسم ڕەخنەمە بێت من دڵنیام ڕەخنەمانایەت سەرچکە و جێگایە جێگەی مامەهادیە هەتاکو و گەڕیان میدیا بمێنێ کاکادیجان هەر لە شوێنی خۆی ئەمێنێت و ویستمەوەتان پێڕابگەێنم دیارە یادی عریف حەمەتاڵ چلەی عریف حەمەتاڵ کاکهادی خۆشەویست لە تەلاری هونەرەکرێ لەگەڵ کاکە دێنی کە بەڕێوەبەراتی سینەما بۆ هەردووچیان ماوەی کەمیان بین بوو بەیەکەوە لە تەلاری هونەر چلەکەیان بۆ کرێ بەڵام ئێمە وەکو گەڕای میدیا لە شوێنی ئەو شوێنەی خۆی ئەو شوێنەی کە ئەیان و لێ شووتیە فرۆشەیە یا خۆمیە فرۆشەی لە جێگاکەی خۆی لە سابنکەران ڕۆژی حوتی پێنج کاژمێر پێنج جێوارە یادێکی بۆ ئۆکەینەوە یادێکی پرشکۆ بە ئامادەبوونی کارمەندانی گەڕای میدیا و چەندین کەسایەتی و وە ڕۆحی پاچی خۆی دڵنیام لەگەڵمان هەبێت کاک سادونجان تۆ زیاتر چۆن ئێرە دۆزی و گەڕیان مەسەن کەس باسی ئەم شوێنی بۆ کردبووی کە شوێنەکەیە ڕادیۆیە تەلەڤیزۆنە چیە لە سلێمانی بەڵێ دۆستێکی زۆر خۆشەویستی کاکە بارزان بەڕێز کاکە سۆران محەممەد ئەو مامۆستا بەڕێزا کەوتی جێگایشی ناوایە مامۆستایانی زۆر گەورە بەڕێزی لێ و خزمەت بە گۆرانی کوردیان کردو لێرە میش زۆرم پێخۆش بوو کە بێمە ئێرە لە پێشدا ئێوە بدیرم و دوایش بەرنمەیەک چەند گۆرانی پێشکەشی خەڵکی شاری سلێمانی کەم ئێمە لە خزمەتە من سوپاس دەکەین ئێمە ئەم گەڕای میدیاوە بێ بە ماوەی 3 ساڵونی وا پێێنینە ساڵی چوارەمەوە وەکو ڕادیۆی گەڕیان بەڵام زیاتر لە ساڵەکە بووین بە تەلەڤیزۆن سوپاس بەخۆش وەکو باسم کردەوە بە جیرفانی خۆمان بە جیرفانی بەتاڵی خۆمان بە پشتیوانی خوای گەورە بە پشتیوانی ئەو هونەرمەندانی کە هێنێرە مەسەن هەموو ئەو مۆسیقیانە چکەمە ئەڵی ماڵی کەس ئێرە ماڵی هەمومانە ماڵی هەمووانە ماڵی هونەرمەندانە لەبەروی خزمەتی هونەریژەکەین سوبحان الله کەس زێمان ناپرسێ لەبەروی باسی سیاست و شتان ناکەین ئێمە بەس خزمەتی هونەرەکەین هێتر هیوادارم توانین ئەتا ئەم برادرانەمان گیانی خۆبەخشی و گیانی دەسۆزیان تیابێ ئێمە بەردەوام بین و ئەم کەناڵە هەر بەردەوام بێ ئەوتەوەکل بە خوددا و دوێمش بە هیمەتی خەڵکی شاری سلێمانی سوپاس بۆ ئێوە و ئەوەی کە دڵشمان خۆشەکە زۆربەی هونەرمەندانی ڕۆژهەڵاتی ژێرە وەکو ماڵی دووەمی خۆیان سیرەکەن کە هێنە باشووری کوردستان ڕاستەخۆ سەردانی گەڕای میدیاکەن کاک سعدون بۆ ماوەی چەند ڕۆژێک لە سلێمانیە بێت ئەگەر تۆی ئازیزی دەتەوێت لە نزیکەوە دانیشتنەکانە بڕازێنیتەوە بەو دەنگە خۆشە بەو دەنگە زوڵاڵە لەگەڵ گۆرانی ڕەسەنەکانە ژمارەی مۆبایلی کاکە سعدون ئەمینی تا لە سلێمانی بێ ئەم ژمارە کۆڕەکەی پێە 1950 149 50 75 1950 149 50 75 دەتوانن پەیوەندی پێ بکەن یاخود لە ڕێگەی گەڕای میدیا و لە ڕێگەی کاکەویبیەوە ئەیدۆزنەوە کاکە ئەژەر نەزار ئەڵە خوالی خۆش بێت لە عریف حەمەتاڵ زۆر سوپاس دەکەم کاک سعدونجان گۆرانی تر ئامادەیە بەڵێ گۆرانیشی خۆشی ترمادانا و هەری ناوچەی کوریانە هونەرمەندێکی تازە لا ئەو گۆرانی یوتیوبەنەوەی کاگومیدی و خارایی دۆستی خۆشەویستی خۆمە لێرە وەسڵاوی لێ زۆر سوپاس تەمەن کاکە ئەتا دوێنێ وەکوا بوو لە ناو ساونای گەڕیانە جەلاگۆڵەی زوزووکە پارەی لە حەمامی گەڕیانەوە بەرنامەی پێشکەشەکەین ئەمڕۆ دڵمان خۆش بوو سبێتەکەمان چاکەرەوە کارەبامان لێ کوژایەوە تە بەگەرماکە بزانین تاکەی تەحمولەکەن بزانم تاکەی تەحمولەکەن تێخوا گەورێ ئەچینە لای بەرهەمێکی تری هونەرمەندی دەنگخۆش کاکە سعدون ئەمینی کە لە شاری بۆکانەوە تەشریف هێناوە فەرموو
برنادم ساتێک دەستت بەرنادم ساتێک دەستت بەرنادم سرم ببادم بمرم سرم ببادم بمرم سرم ببادم من خاطري عشقي تو ابو دنياي نادم ابو دنياي نادم ابو دنياي نادم لري اوين تمامم ساتك دست برنادم ساتك دست برنادم ساتك دست برنادم باشبو اوينوا باشبو اوينوا من خاطري عشقيتم ابو دنيا ينادم ابو دنيا ينادم ابو دنيا ينادم لري اوين تاب مرم ساتك دست برنادم ساتك دست برنادم ساتك دست برنادم ماوا ببيك دشكي ماوا ببيك دشكي ماوا من خاطري عشقيتم ابو دنيا ينادم ابو دنيا ينادم ابو دنيا ينادم لري اوين تاب مرم ساتك دست برنادم ساتك دست برنادم ساتك دست برنادم دەم خۆش کاک سادونجان دەم خۆش بێ دەستان خۆش بە کاکەی و کاکەمەجان سوپاسانەکەم کاک کاروانم دوو شەپچێ گوڵی نردووە زۆر زۆر سوپاس دەکەم کاکە نورەی مەحموودی کاک نورەی مەحموودی هونەرمەندی دەنگخۆش لە شارە جوانەکەی سەقزەوە سڵاو ڕێز بۆ ئازیزان ئەڵە هەر بژین زۆر زۆر سوپاس کاکە نورەجیان کاکە وەژەنزار ئەڵێ کاکە حەمەتاڵ گوڵ بوو بەخوا کاکە جەزا بەڵای بەداخەوە جێگەی و کەسانە پڕ نابێتەوە کەسێک کە خۆنەویستانە خۆبەخشانە هەفتەی سێ ڕۆژ بێت لەم کەناڵەوە ئەلەم جێگایە لەم شوێنەی من دانیشتوم هەفتەی سێ ڕۆژ بەرنامە پێشکەشکە بە جیرفانی بەتاڵەوە لە بەرنمەکانە خەڵک هاان بات گوێنەیە نەماڵی دنیا بە دڵێکی زۆر پڕ لە خەمەوە خۆی دڵی پڕ بوو لە خەم و پەژارە بەڵام قاقا لێبات بۆی دڵیەوە خۆشکایە نێمانە لەکوێ دروستە بێتەوە زۆر زەحمەتە بەڕاستی من کە ناویشێنم دڵم پڕ نەبێتانی ناتوانم هەرگیزەوە هاوڕێمان لەبیر ناکەین کەم کەسێ بتوانێت ڕێچکەوانە بگرێ مەسەرەن بۆ نمونە هونەرمەندێکی گەورەیەک و حەسەن زیرەک شار بە شار دێ بە دێ ناوچە بە ناوچە گەڕاوە لە هەموو ناوچەکان بە هەموو شێوەکان گۆرانی وتووە کە لە کەرکک بووە لەگەڵ نەیەکەی ئەحمەد داودە و لەگەڵ داودەیەکانە
بە شێوەی گەرمیانی گۆرانی چڕیوە کە لە هەولێر بۆ بە شێوەی دەشتی هەولێر و لە سلێمانی لەگەڵ مححموود تۆفیقشلیک و لەگەڵ ئەحمەد شەماڵ ئەوانە لە هەموو شوێنێک لە بۆکان بۆ لە تاران بۆ لەگە فرقەی ئۆرکسترا و سەمفۆنیە گۆرانیوتووە خۆشی جیرفانی بەتاڵ بۆ تەنان چایچێتیشی بەنسیب نەبووە لەم شەوانەی حەسەن زیرەک لەسەر کانی مەڵا ئەحمەوە شوێنەی کە چاخانەکەی حەسەن زیرەکی لێبوو بەڕاستی دڵم پڕەبوو کە کانەکەی پیشانایە لەو جێگایشە لەو شوێنە لێیان ناوە نانێشە لێش چایچێتی بکە ینی ئەمانە حەمەتاڵ و حەسەن زیرەک و ئەو هونەرمەندە نەمرانی کە باسێکم هەموو کات خۆبەخشانە خزمەتی هوەری ئەو نەتەوەیان کردووە بەڕاستی جێگایان پڕ نابێتەوە ئێستاش ئەگەر بڵێم زۆر هونەرمەند لێرەیە هەر بە نمونەکە کاگەوی بێنمەوە ئەگە خۆشێسی بۆ هونەر نەبێ و تا لێرە لە شارەکە ئێمەیە ئەتوانم بڵێم هەرەوەی ئەژی چەندی هونەرمەندی گەورە هەیە تەنها بەس ژیانە کاکە سادوجان لای ئێوەش دڵنیام ئەو هونەرمەندانەی هەر هیچ جەبێت لە شارەکەی بۆکان دوو ڕۆژ لەمە بەریادی قالەمەڕە بوو کە قالەمەڕە چۆن ژیە توانی باسی بگە ئایا وەکو خۆی وەکو بزانی هیچ یادێکی لێ کرا کە تاتۆ لێ بوو یا بیستوتە یادێکیان بۆ کردبێ مامۆستا قادر بەڕاستی هزار ڕێز و سڵاو هەیە بۆ ڕوحی پاچی مامۆستایەکی زۆر بەڕێز ئینسانێکی زۆر گەورە بوو ئەلعانیش من کە بە تاریکە بازاردا دەڕۆم بەڕاستی جێگاکەی خاڵی جێگاکەی کە خاڵێت دەنگی شمشاڵەکەشی هەر لە ژۆرە ڕاستەوانە بیر ناچێت زۆر ڕحسوو بوو زۆر ینی منداڵەگەر پێ بێ مامۆستا شمشاڵەکەت دەری دێنا لیرەدا بەڕاست زۆر بەداخەوە خۆی کێشە لەوەیە کە ئێمە لێرە بەرنامە پێشکەسەکە لەگە کاکە هادی کە قاقای لێ هەندێک بە قاقاکە پێیان ناخۆش بوو لەوە تێ ناگەشت کە ئەو بۆیە قاقای لێ بۆی دڵ ئێوە خۆشکە لەوە تێ ناگەمێنی ئەگەر میلەتە لەوە تێبگەشتە هەیە حاڵمان بەم ڕۆژە نابوو کاکەوی ئێستا ئەحمەد شەماڵ بە حەسرەتەوە لەوانەیە کاکە ئەڵوێز گوێ لە گۆرانیانی بوو بێ زۆر بە حەسرەتەوە باسی پاروێ نانەکە یا باسی بستی زەویە کاڵە بستی ئەرز دەست ناکەوێت تێ حەسەیمەوە فقط لە پەدەست ینی ئەوەنە زەوی دەست ناکەیت تێ بژی بەڵام ئێستا کە لە ژیانە نەماوە لە زەویەکی سێدا ڕووکن ئەوانەیە بڵم بای 20 دەفتەرە بە بۆ ئەندانەوە پەیکەرێکی بە تیاکرەوە بەزەواکە خۆی لە ژیانە بۆی لەوانە 20 ساڵی بژێ ئەوەیان بێت ئەوە حاڵی هونەرمەندانە کاکەوی بیژان کوێستان عوسمانەوە بە خێراتنی میوانەکانەکەم سڵاو ڕێز بە مامەزار ڕۆحی شاد بە ئیمامە هادی بەڕاستی جێگەی دیارە وەڵا خوشکە گیان بەڕاستی جێگەی پڕ نابێتەوە بەڵام وەکو باسم کرد ئێمە بۆ ئەی لە بیری نەکەین لە ناومانەیە هەمیشە جێگاکەی ئێو چۆڵ ناکەین ئەوە جێگەی کاکە هادیە لە ناو ستۆدەکانی گەڕیانە لە جێگاکەی خۆی ئەو خاوەن ماڵە هەرگیز لەبیری ناکەی کاکە ژەرمزارجان لە ڕاستەکەی کاکەزان سواس دەکەم کاکە ژەرجان کاک سادون بەدل لە شایی و زەمان دوانەی یا ئێمە لێرە پێڵی گعدە دانیشتن هیچ کلیپێکی هونەریت بەرەم لێ ناو کلیپ بڵاو بێتەوە لای خۆتان چەند کاری خۆم هەیە ماوەی 5 ساڵم بەرە کارەکانم تۆمار کردووی لە بۆکان دەرمەندانی بەڕەز کاکە دڵی خودای سڵاوی لێبێ کاکە مەسی مەسیپور کاک میرانی حەیدەری ئەوانە زەحمەتی کاک مەحسینیش بەڕاستی زەحمەتێکی زۆرە شێشێ لەگەڵ هونەرمەندانی بۆکان سڵاو ڕێزێنەرم بۆ مەحسین زۆر زەحمەت کێشە هەندێک جار کاکەوی ببینیمە جارێکیان هات تەنانەت ستۆدیۆیەکی بەچی دروست کرد بوو بە ئێمە پێڵێن تەبەقی هێلکە بە تەبەقی هێلکە ستۆدیۆیەکی دروست کردبوو وەکو ئەم ستۆدیۆ ئێمە ڕەنگی کردبوو باوەڕم پێ بکە یعنی کۆڵێک جوان بوو و کۆڵێک باش بوو و دنیایەک هونەری زۆر گەورەی تیا تۆمار کرد یعنی ئەوە بۆ من وای ڕاستە سەوز و سپیش بوو ڕەنگەکان یعنی بوو بە مێژوێکەوە بەڕاستی زۆر گرنگە بتوانانی هەری کەسە لە شوێنی خۆی خزمەت بکە ئێمە بیدایەت کە لەم ستۆدیۆ بوون کاکەڵوێ سزانێ هەر دوو تەختەشکاومان نەبوو خۆمان دانیشتین و کامێرەشمان نەبوو سەرەتا بە مۆبایل دەستمان پێکرد گرنگەوەی تۆ نیەتەکە بێ خزمەت بکەی کاکە مەحسینیش کە ئەوەی کردووە لە بۆکانە وەکو وایە کەناڵێکی تەلەڤیزیۆنی بە گەورەی بردبێ بڕێەوە هونەرمەندانی ڕۆژهەڵات هیچ جێگایشیان نییە بەڕاستی هەر چاوێن بەڵام ناوەستن هونەرمەندانی ڕۆژهەڵات گرنگترین شت ئەوەیە مەڵێ هونەر لە ڕۆژهەڵات لەدایکە بێ ئەوە هیچ ئەم لاولایەتیان نییە لەبەر ئەوەی نایڵم کە جەناب و کاک ئەیوب لێرن بەڵام بەڕاستی ئەو هونەرە لای ئێوە لەدایکە بێت ئەو هونەرە زۆر بەرز و بە پیرۆزی ڕائەگیرە لای ئێوە
و هاوکات ئەوەی کە منەمە ئاماژەی پێ بم لێرە سا هونەرمەندمان هەیە هەموو شوێ دانیشتنی هەیە یعنی دانیشتنەکانی جاروێ ئەگە بڵم لە مانگێکە ڕەنگە دەفتەرە دۆلار پێیا بکە کاکی بێزانە بەڵام دڵی نایە کلیپێ بۆ خۆی بەرهەم بێنێت یێنە هەر پارە پێیاکە ئەژە من هونەرمەند ێبا بە تۆ هونەرمەند نی تۆ کاسبی لەش ساغ بێ چێکە کەسابەت عیب نییە بەڵام لای ئەمان لە ڕۆژهەڵات لە هەز هونەرمەندێکە پرسم لانی کەم دووسێ کلیپی زۆر جوان بەڵام کلیپ ئەو وێنەگرتنی کە لێ لە کلیپاکرێ پیا و شانازی پێوەکە بەجلی کوردەواری و بۆ گروپی هەڵپەرچیەوە جوانترین هونەر پێشکەشەکەن هیوادارم هەروە بەردەوام بن بڕابکەوە کاکیبی لەوێ ژیانی کردو هونەرمەندان بە ئیش و کاری خۆیان کە دیکەن بە زەحمەت هیچیان بۆ نامێنێتەوە پاری کە پیدایی دەکەن ئاواگە بووان هەڵکەوێ ئاوا خدا دەست بدا بووان هەڵکەوێ ئاوا لە کارەکانی خۆ لێرە ژوایە کاک سعدجان لێرە شەروایە خۆ لێرە شەست پشتیوانی ناکە بۆ کلیپ خۆ ناڵم باریداری ئەمانە بەڵام کە تۆ بە خۆتە هونەر ئەم دنیای هونەر دڵبژار ئەبێ کاری هونەریش بکەی کاری هونەری هەر ئەوەنێکە ئەو کەسە بەس خەریکی کەسابەتی خۆی بێت و هەر خەریکی هونەرەوەی دی هونەرەکەی دەبێتە ماڵ و سەرۆت و هەموو شتێکی سەرەتی و گورانی بێژە ئەو ساز دەدەرە هونەرێتی کە ڕاستەکە ئەوە ڕاستەکە ئەوە ئەگەر ئەو یەک دوو کاری هونەری بە ئەنجام نەگەینێ بەڕاستی هەتا ئێوارە بەخۆی بڵە هونەرمەندەم ڕاستە هونەرمەندە و ڕاستە دەنگی خۆشە ئەوە هەموو شوێ کەسابەتی خۆی ئەکا بەڵام بەخوا وە بەدەر لەوە ئێمە هەمیشە ئەم کۆمەڵی هونەری میلیە کۆمەڵە هونەرمەندین ئەوە بەڕاستی و دەدڵە زۆر لە دڵمایە لە ساڵێکە ئێمەی کۆمەڵی هونەری میلی کوردستان کاکە ئەیوب لەوانە هەڵوێستی شاید بێت کاکە دیاری ژێرێ باشتر ڕەنگە لە دوو یا بۆ سێ کارە ئیش بکەین کە ڕەنگە پاداشتێکی تابێ بەسەم بۆ نمونە فیستیڤاڵی نەورۆز یا فیستیڤاڵێک کۆی کە پێرەکەتمان فیستیڤاڵی هۆزی گەورەی گۆران یا فیستیڤاڵێک لەو شێوانە ڕەنگە پاداشتێکی زۆر کەم کە هیچ نییە ئەوە نێ باسی بکەین 50 هونەرمەند بێکە و گلەیەکاڵە بۆ منیتیانی بەڵام ئێمە ڕۆژ هەموو هەفتەیەک یا هەموو ساڵێک سەدان چالاکی خۆبەخشەکەین نایەت بڵە بۆچی منیتیانیم بۆ ئەوە نایە بەڵام بۆ ئەوە نەڵە بۆ منیتیانیم بۆ ئەوە نایەتە پێشەوە بەڵام بۆ ئەوە نەڵە بۆ منیتیانیم ئەوە ئێمە لێرە هونەرمەندانە هەمیشە لێرە زەحمەت دەکێشنێنە ناو ستودیۆکانە هەموو بەرنامە خۆبەخشە پێشکەشەکەین من سوپاسیان دەکەم ئێمەشە بێ ئەو کەسانی کە زۆر ماندوون لەگەمان ئەوانە بەسەرەکەینەوە لەو کاتانە چارمان چییە یاخۆ یوبی ژەنگلەیەکان زۆرە ویستیڤالە گەڵە چوار گۆرانی بێژمەوە ئەڵە چوار گۆرانی بێژمە ئێمە ماشەڵە 100 گۆرانی بێژە ناسین یخۆ نا 100 گۆرانی بێژ ناچێت سەرشانەوە ێبام ویستیڤالان چوار گۆرانی بێژمێ ویستیڤاڵێک تریش چوار ئێتە گلەیەکی زۆر زۆریێتە سەرمان بۆ منیتیانیم ئەوە ڕێباز جەڵێ بۆ منیتیانە بووم بۆ جارێکتر ڕێبازیان ئینشەڵا کاک سعدجان چینە لە گۆرانیتر ئامادەیە گۆرانیەکی مامۆستای نەرمەر اسماعیل عەباسی کە پێم خۆشە وەڵا بەڕاستی وەڵی من هەمیشەیە ئێمە هەموو ڕۆژێ لێرە بەڕاستی گۆرانەکانی و مامۆستا مەزنە پەخشەکەی سپاس بۆ جەنابەت مامۆستاجان ئەم گۆرانیە دەبێت گۆرانیشی فارسیە پێم وابێ ئەگەر بە هەڵە نەکەم گۆرانی هایدەیە پێم وابێ ئەگەر هەڵە نەکەم مامۆستا اسماعیل عەباسی نەمر هێناوێتی بە کوردی و فارسی پێمان خۆشە فەرموو ئەتوانی بە هەردوو شێوەکە بخوێنی فەرموو حالك نصف شوى إنكي باز در میزنه حالك نصف شوى إنكي باز در میزنه کسی بیرون نداریم که به ما سر میزنه کسی بیرون نداریم که به ما سر میزنه
وقت دعای سحره صدای اذان میاد وقت دعای سحره نکنه اهل خدای در کافر میزنه نکنه اهل خدای در کافر میزنه بدم این صدای چی بود نعلت به این شانس بدم بازم از وقت بدم به سیم آخر میزنم بازم از وقت بدم به سیم آخر میزنم أي بوسوات ولانيا شوقر يوضانيا أي بوسوات ولانيا توبليك الجسم صبحي رشي هلدتوا توبليك الجسم صبحي رشي هلدتوا بشودا تظلم انك توا دردي تنياي بشودا تظلم انك توا كي بياني دي ظلم دستي ندم شوغا توا كي بياني دي ظلم دستي ندم شوغا توا لكن نشفي شوا إنكي يبعز دار بزني لكن نشفي شوا إنكي يبعز دار بزني کسی بیرون نداریم که به ما سر میزنه کسی بیرون نداریم که به ما سر میزنه دەستان خۆش بێ دەم خۆش کاکە سادونجان سەڕاستی ئەو میرۆدیانە ئەوە نەخۆشە نازەم ئەو هونەرمەندە مەزنانە ئیتر خۆگۆرانەکانی مام لێ ژوایە هەندێکی لە فارسی هەندێکی لە ئازەری هەندێکشی لە عەرەبی وەرگرتەوە بەڵام چۆن ئێستا جلو بەرجی کوردی دەبەکردەوە ئاوا جلوک بەرجێکی کوردیان کردوتە بەری گۆرانێک مامۆستا من کە دوێنێ هاتمە خزمەت جەنابەت
ویستم شتێک سەرێک شتی تازە بڵم گۆرانی خۆم بڵم کە هاتم ئێرەم دیت وتم دیارە ئێرە شتێکی ڕەسەنایەتی فولکلۆرە ئەمی سەرێ گۆرانی فولکلۆرم هەڵبژار بەڕاستی دەستە خۆش بێ دەست خۆش بێ وەڵا بەڕاستی ئەمە خزمەتی ئەو هونەراکەین و لێرە هەتا گەڕیان نەبوو هەتا ڕادیۆی گەڕیانمان نەبوو کەم کەس لە سلێمانی بە دەنگی ئیسماعیل ئاغای چۆگەر بە دەنگی حەسەن سعدون عەسکەری بە دەنگی ئەو گۆرانی بێژانە ئاشنا بوو بە دەنگی مەسەڵەن ئەو گۆرانی بێژانەی سنە لەیلاخ ئیبراهیمی عەبدی و ئەوانە هەمووی لێرە لە ڕێگەی ڕادیۆی گەڕیانەوە خەڵک پێیان ئاشنا بوو سڵاو لە شاری سنا گۆرانی بێژی مەڵبەندی گەڕیان مەڵبەندی هونەر مەڵبەندی هونەر ئەرەوەڵا بەڕاستی هەرسیری تومە شاری سنا گۆرانی بێژەکانی بە قووەت بوون دەنگێکی بە قووەتیان بوو ئێمە سڵاو ڕێزێنەرین بۆ هونەرمەندانە ئەو هونەرە جوانەی کە لێ پێشکەشیەکان مامۆستاجان هونەرمەندی خوالی خۆش ئیسماعیل ئاغای عەباسی بەداخەوە هیچ جێگایەک نەبوو نەچوو یا هیچ جێگایەک چەند ساڵێکە بێ ئەم گۆرانیانی خۆی تۆمارکە لە مێژان پێما بێ ئەگەلیات مکاگە پێما بێ 12 ساڵ دەبێت 12 ساڵە بەکگەی دەبێت دەخیل لە بیرم نەماوەی پێما بێ 12 ساڵ دەبێت من بۆ خۆم زۆر چوومەتە خزمەتی خۆشەویستی خەڵکیش بوو هەر مەجلیسی شت دەچوو مەجلیسەکانیان زۆر جوان و مەجلیسەکانیان هەمیشە گۆرانی زۆر جوانی تیاوت مامۆستا هونەرمەندێکی کە ماوە لە بۆکاندا هونەرمەند یوسف مستەفا یوسف مستەفاش دەنگێکی بەڕاستی تایبەتە لەگەڵ حەسەن کاکەی ئەمانە حەسەنی کاکایی دۆستی کاکەی بەڕاستی ئەمانە زۆر ئەوان ژونەرێکی جوان پێشکەشەکەن باشنەوەوانە زۆر تایبەتە نازانم مامۆستا یاسین مستەفا هەوڵین ئیشەڵا بەسەری بکەینەوە بە هەچ وەسیلەیە بێ ئاگەین ئەوانەش کاک سعدوجان چ گۆرانێکترت ئامادەیە بۆ من منەمێ کاتەکان بەرنامەکە زۆر نەکوژین بۆ پرسیارانە یەکی مامۆستای بەرز و بەڕێز مامۆستا محەممەدی ماملێ کە من زۆرم حەز لەیەتی جاخۆشی حەزیرنەوە ئەگەر دوێنێ بە زمانە بێ زمانە گوڵێکی دامێ لێ ستاندم شعری دکتۆر شیرازی زۆر ڕاستە قوربانجان حکایەتێک لە پەژەم گۆرانێت دکتۆر شیرازی کە لە زیندانە بووە بەڵە دەچێت بۆ تاران و بند دەکرێ و حەزی لە کچێکی سابڵاغی دەبێ و بەداخە نایدەنێ و حکایەتەکەی زۆر خۆش و ئەم شعرە دادنێ مامۆستا نەمریش مامۆستا محەممەدی ماملی کا بگۆرانی لەو سڵاوە بایی هەموو دنیا بووێ مەسڵاوێک لە ئەو کەسەی کە هێندەی ئەتگەک بڵم من لەوانەیە نەمتوانی بێ بە قەترێک بە قەدە دەریاکەی کاکەیان جیهانی توانی بێتم خزمەتی هونەر بکەم من شانازی پێ بکەم کاکیان جیهانی ئەو پیاوەی هونەرمەندان ئیبراهیمی قادری و قەرەگوێزی کاکیان جیهانی وەڵڵی بەڕاستی هەمویان جوانن جان لە ڕێگەی تۆ من زۆر بە دنیا جوانەکەی هونەر زۆر بە سروشتە جوانەکەی کوردستانی ڕۆژهەڵات ئاشنا بووم سڵاو بۆ کاکەکیان جیهانی سڵاو و ڕێز تەقدیر لە گەڕیامی دیاوە ئێمە شانازی بە تۆکەین شانازی بە هەوڵ و مادووبوونەکان تۆکەم لە ڕۆژهەڵات تۆ تاجی سەری هونەری کوردی و تاجی سەری خزمەتی هونەری نێتەوەکەمانی من زۆر سپاس دەکەم بەڕاستی خۆشحاڵم کە تۆ بینەری بەرنامەکەمانی و هەمیشە شانازیەکە بەگەر ڕەخنەیە پێشنیارەکە بێ بۆمان بنووسی سپاس دەکەم کاکیان ئەناسن ئەو زۆر زەمان دووە لە کاکیان لە ڕۆژهەڵاتە یعنی دێ بە دێ ناوچە بە ناوچە هەموو کوردەکانی تەنانەت خۆراسان و تەنانەت کوردی ناوچە جاجاکانی لۆڕستانە هەمووی بەسەرەکاتەوە دەستی خۆش سڵاو ڕێزی نەرم دەستی خۆش من سپاسی تۆکەم کاکیان گیان ئەچینە لای گۆرێنە جوانەکەی زەمانە گوڵێکی دامی لێی ساندم بە دەنگی هونەرمەندی خۆشەویست کاک سعدوو نەمینی و بەخواش دەست و پەنجە ئیشەڵڵا دەست و پەنجە جوانەکەی کاکەوی بیجوان و ئەم گۆرانی لە دڵی خەڵکدا هەرە بەخوا هەموو دیارە شتێکیان لەدەستدا بەتەمان بەدەستی بێنەوە ئیشەڵڵا تەوەکل بە خوددا هەمی بەدەستی بە ئومێدی خوا بە ئومێدی خوا
لك زور بوفا وابو الاستايا دل بچه خویش کم ای بلاکم وی بلاکم بون خوشایکم پاشی بالاکی توی دل بچه خویش کم أسير كاوت بوم لزين داني بوايات كين لباير خياتري خشايا ويستي بوايات كين لباير تايا قبيلة يا كاي خد بوايات كين خد مالي منو خد خرايا كير اي بوايات كير قول بوايات كير جان بوايات كير بدا ياسي خد مالي منو خد خرايا كير حسرتايا زندقاياني نسيد ينقل زيقو زاري زواياني بصايد أميت كرايا فتي يقول يمن نسيدي تظب يا اختي كامراياني باشی بالا کی توی دل باشی خویش کم ای گلایم وی گلایم بون خوشایم باشی بالا کی توی دل باشی خویش دەمە خۆش بێ یا ڕەبی بەڕاستی گۆرانێکی زۆر زۆر جوانە شاکارێکی زۆر جوانە تۆش جوانە کرد بەڕاستیەوەی تر زۆر دڵم خۆش بوو خات و کوێستان عوسمانەڵە بە خەرەتنی میوانەکانەکەم سڵاو و ڕێز بۆ مامەزەزا ڕۆحی مامە هادیجان شاد بێت بێژە نزار ئەڵێ سڵاو ڕێزی نردووە کاکیان گیانی سڵاو ڕێزی نردووە سپاسی نردووە زۆر سپاس فرمێسک ئەڵێ دەستان خۆش بێ خۆ سەرکەوتوو بن زۆر سپاس خات فرمێسک جارێکتر چەپچە گوڵی نردووە هاوڕێ دێرینمان ئالام فەخرەدین سڵاوی نردووە زۆر زۆر سپاس مەزن هاواری سڵاو ڕێزی نردووە زۆر زۆر سپاس خات و بانە عیرفان پێشکەشکاری خۆشەویست و خۆبەخشی پێشووتری گەڕامیدیا و هاوکاری هەمیشەیەمان
هەڵەستاوتان لێ بێت دەستان خۆش بێت کاکە زاجیان بۆ ئەم بەرنامەیە زۆر سپاس بە کاکە بەژەرجیان کاک سەعدوونجان چەند گۆرایمان ماوە بەرنامە ئەمڕۆ دوو گۆرایمان ماوە کاک سەعدوون تۆ ئەم ماوەیە تا چەند ڕۆژتر لە سلێمانیە بیت لە پلان خۆشەویستانم ئەو کەسانەی کە شەو نشینەکانیان ڕازێنەوە بە گۆرانی و پێ لای کوردەوەری خۆمان پێڵم بەگعدە و دانیشتەکان ئەم دەنگە زوڵاڵە لێرەیە کاکە سەعدوون ئەمینی ئەمە ژمارەکەیەتی لە سلێمانی هەتا چەند ڕۆژێکتر توان پەیوەندی پێوە بکەن ژمارەش کۆڕەشی پێ 0 149 50 75 0 149 50 75 ئامانجکەمالی خۆشەویست کارمەندی خۆبەخش و مادوونەناسی گەڕامیدیا چەپچێ گوڵی بەنادووی کاکە شۆڕش فایق دەستان خۆش بێت یاخوا سەرکەوتوو بن زۆر سپاس کاک شۆڕژیان ئەو خۆشەویستانی کە پرسیارەکان تەلەڤیزۆنی گەڕامیدیا لەکوێ ببینە یا لەکوێ سەیریکەن گەڕامیدیا لە کۆمپانیای میکس میدیا ئەتوانن بینەری بن لە هەموو زۆنی سەوز لە ناوچەی سلێمانی و هەموو شار و شارۆچکەکان لە گەرمیانەوە هەتا ڕانێ و قەڵازی و بتوێن و هەورامان و پێنجێنی خۆشەویست و لە وەن بۆکس بە هەمان شێوە لە هەموو ناوچەکانی سلێمانی و دەوروبەری ئەتوانن بینەری گەڕامیدیا بن تەلەڤیزۆنی گەڕام بن لە فامیلی بۆکس ئەتوانن لە تەواوی کوردستان لە بادینان و لە هەولێر و لە هەموو ناوچەکان لە کۆیە و لە ئەوروپاش ئەتوانن بینەرمان بن لە فامیلی بۆکس کە بەڕاستی ئەوەش ئەتوانن هەمووتان بینەری تەلەڤیزۆنی گەڕیان بن و لە هەفتەی ئایندەوە ئەتوانن بینەری گەڕامیدا بن لە کۆمپانیای کورتسێڵ لە کورسێڵش کە لە هەموو ناوچەکانی سلێمانی و هەموو دەوروبەری ئەتوانن بینەری تەلەڤیزۆنی گەڕیان بن ئەگەر تۆ ئیسراحەتی کردووە کاک شۆڕژیان سپاس بۆ گوڵەکانە ئەتوانین گۆرانی تریش پێشکەش بکەین کاک سەعدوونجان ئەگەر برادەران بیژاوڵە دایمە بەشمان هەروە بۆ نایڵم ئیسراحەت بکەن داوای لێورد نەکەم ئاخر گۆرانی کۆتاییمان شادە ئێستا گۆرانیەک پێشکەش دەکەین ئەمان نیوە شادە بڵێ شەشتا باشە شەشتێکمانەیە ئەو بۆ دوایی ئەوەی تریان و کۆت زۆر خۆشحاڵم لەگەڵ ئاغاسیش پێکەوە کتوانە ئاغاسی بڵێ بە فارسی بە کوردی وڵی خۆشە و گۆرانی لێرە فەرموو لبم داد جنو به کنارم تو بمون مرا با دیگری به لبم داد جنو به کنارم تو بمون مرا با دیگری اومده دیوونه تو به در خونه تو مرا با دیگری اومده دیوونه تو به در خونه تو مرا با دیگری خدا كران روادك خدا كران روادك غنس لخاك بيدادك امني بمبتلادك اغزواني بوادك فوتي لسرسي عزيزم زمي وظلمدك فوتي لسرسي عزيزم زمي وظلمدك منتظره آه من بی اثره تو چشمان بدره که تو پیدا بشی چشم دلم منتظره آه من بی اثره تو چشمان بدره که تو پیدا بشی دل میگه باز گریه کنم زغمش بکنم تا تو رسوا بشی دل میگه باز گریه کنم به غمش بکنم تا تو رسوا بشی
صوب بكاران مال يا شوي نيان هج بيني وين بشوي صوب بكاران مال يا شوي نيان هج بيني وين بشوي دشان كردين مال يا شوي عايزواني بوادك بوسي لسلسي عزيزم زمي وظلم دكي بوسي لسلسي عزيزم زمي وظلم دكي بلا بمداد جنون بکنارم تو بمون مرا با دیگری دل شدی کاسه خون بلا بمداد جنون بکنارم تو بمون مرا با دیگری اومد دیوونه تو به در خونه تو مرا با دیگری اومد دیوونه تو به در خونه تو مرا با دیگری بەڕاستی ئەم گۆرانە شەری یادەوەریمان زۆرە لەگەڵ یا برایمی قادری جۆمانی بۆ بەدەنگی ئەو بۆ دیارەکە ئەو بیرۆرەشی باسی لەگە ئاغاسیەوەت پێێتی ئەو ئەوەتی گۆرانەکە ناوە زۆری شتێکی تایبەتە مامۆستا محەممەدی مام لێژ لەو بەرنمەیەدا هەیە وڵی شتێکی وام جۆرێ بۆ ڕاستە بۆ بزانام مامۆستا محەممەدی مام لەشی تایە مەلاحسێنی عەبدوڵڵازادی تیانە بۆ کوبزانانی ئەم دانیشتە یا دانیشتێکی تری لەو شێوەیە هەیە تێدایە نازانم دەنگی بەجۆم ئاشنا نیە زۆریش بە دوای کەوتمە هونەربەندە چێ بووە بەداخەوە بۆم پێدانم ڕاستە دەمە خۆش بێ گۆرانەکە زۆر خۆش بوو کاک سعدوجان ئێمە نزیک بوونێتەوە لە کۆتایی بەرنامە چیت هەیە بۆ رادیۆ تەلەڤیزیۆنی گەڕیان چیت هەیە بۆ بینەران بیسەران بۆ ئەو کوردانی کە ئێستا بینەرمان بوون ئەوانەی لە رادیۆ گوێیان لێمە بۆ ئەوانەی لە پێیجی فەیسبوک و سۆشیال میدیا و یوتیوب ئێستا هەمووی بینینیان بە ڕاستەخۆ وە لە تەلەڤیزیۆنی گەڕیانیش چیت هەیە بۆ بینەران بیسەران لە پێشدا دەستخۆشی جەنابەت بەتایبەت دەکەم زۆر سپاس دەکەم هەروە بەرەبەرانی کەناڵەکە سپاس دەکەم بەڕاستی لێرەدا کە من دیتومە ئێوە خزمەت بە موسیقی کوردی دەکەم بەڕاستی سپاس دەکەم داواش لە خەڵک دەکەم نێڵم موسیقی کوردی ئاوە بەلاوازی بڵاتە پێشێ ئاوای لێوێ وەڵا هیوادارم هەر کەسە لای خۆیەوە ئەوەی کەشتێکی پێکرێ خزمەت بکات چاوەڕێ ئەوە نەبێت کە مەسەن چ لای ئێوە لە ڕۆژهەڵا دیا لێرە کە دەسەڵات هوەری بژێ خستوێنی هەر ئەسڵەن باچی بەوە نیە ئێمە مهمە میلەت و خەڵک و هونەردۆستان نێڵی هونەرەکە شتی تازەش بڵند مامۆستا هیچ ئێمە کێشەیەک نیە و دەبێشتی تازەش بێ لە موسیقیدادا گۆرانی بێژ دەبێشتی تازە هەر بڵێ وەلی شتێکێک و پێک و جوان کە لە شوارچێوەی شتەکە نەچێتە دەرێ ئاوای لێبێ وەرە ئەلان من ئەلان لە میدیاکان بە خوددا حەسی دەبینم کابرای تورکێ چی کردو گۆرانی بێژە کوردەکەمان ئاوا دەکە من وەکو جاری جاران نیە حەسەن زیرەک بەبێ مۆسیقا گۆرانیش پێشکەش کردووە جێگەری لە ماڵێک کە دادەنیشم هەر نایڵم کچێکم نێو ئیلینە هەیە هەر نایڵم پێشم خۆش نیە زۆر زاریش دەنگیانەدەم پێم خۆش نییە چاولو گۆرانیان کابراستن چون مەغزی فلیمە و گۆرانی نیە فلیمێکە و نمایشەکە ئەخی کلیپەکانم فلیمە خەڵکی سی فلیمەکەیەکە لە گۆرانەکەە مەغزی ئەو منداڵە بۆ جێگای نالەبار دەبێت قوربان لێرە لەم بەشەی ئێمەش لە باشوور هەندێک گۆرانی هەیە ئەسڵەن ئەبێ ناژنووسێت لە ناو ڕادیۆیە لە ناو سیارەیە لە ناو سیاری تەکسیە لە ناو پاسا نابێت لێ بگرێت چکە زاید هەژەیە زۆر عیبە و شەکانی زۆر نەشیاوە هەر ئابروچوونەکە گوێی لێ بگری هەست چوکایەتی بە هونەری کوردی هیوادارم شتانە نەمێنێت من لای خۆمەوە هیچم نەماوە دیارەکەی کاک سعدون نەبێت کە گۆرانی شادە پێشکەشانێکە من پێی بڵم سوپاس دەکەم کە ڕۆمان دووبی هاتە ناو بەرنامەکەەوە سواز بۆتەوە بۆ وەزیفەی دەزانم
وەزیفەیە سپاسی خەڵکی سلێمانیش دەکەم بە تایبەت هەروە سپاسی ئێوە دەکەم کە ئەو ڕۆکە میوانێکی وە منتان قبول کرد و میوانداری منتان کرد ماڵی خۆتە ئێمە خاڵ ماڵین لێرە مامۆستا ئەمن بۆ یەکەم جار هاتوومەتە سلێمانی چەند ڕۆژێکە لەگەڵ برادرانە خیابانەکانە گەڕینجا نازانم بەزار زۆراشنانیم خەڵکێکی تایبەتن چ لە شۆفێریدا چ لە سایقیدا چ لە پیاسەکردیان لە هەموو خەڵکی تایبەتە شارێکی زۆر ئارام و خۆشە وڵی لێدا شەرمەشک و دوو نازداوانەیە ناوی پایتەختی ڕۆشنبیریە زۆر بۆ ناوی ئێستا پایتەختی ئەدەبیشی پێبەخشراوە لە یونسکۆ لەگەڵیشە کەیشیان پێمانە بێ حیزبەکان پێمانان شاری هەڵمەت و قوربانی ئەوشمان هەیە زۆر خەباتمان منەگە هاتم وەک ڕێکبوارێک وەک ڕێبارێک و شارەمدی ئەو شتم پێوە دیتم بە خەڵکە بەڕاست سپاس دەکەم سپاسی کاکە ئەیوبجانەکەم ئەیوبەکان سپاسی کاکەلوێس کاکە ڕێباس کاک گورهان هەموو خۆشەویستان کاگالان ڕەفیق کاک سۆران محەممەد کە خۆشەویستی بێمە ناسان لەگەڵ دیارەکەی هونەرمەند کاک سعدو نەمێنی کۆتایی بە بەرنامەی هونەرستانی ئەمڕۆێنم و هیوادارم کاتیش خۆشتان ببێت سەر سواز بۆ بیسەران و بینەران بۆ هەموو کۆمنتەکانتان چاوی یەک بێک تەماچەکەم ئەچینە لای گۆرەیان شادەکەی کاکە سعدون و کۆتایی بنە برزولي وعالم درواني شايكم سوكالو برزولي وعالم درواني شايكم هضلي يا شغرة دقري جوان اللي ودمو خال هضلي يا شغرة دقري جوان اللي ودمو خال وقتی منی جوانی دنیا باخو بزارا دریق باغو کانی کشیگنی آل دنیا بقا بطو بجوانی کشیگنی آل دنیا بقا بطو بجوانی شوکالو برزولی و عالم دروانی چاوی کل شوکالو برزولی و عالم دروانی چاوی کل حضنی یا شغرا دقری جوان اللي ودمو خال حضنی یا شغرا دقری جوان اللي ودمو خال دميك بنصتاوم صاتق ورا بتشاوم دميك بنصتاوم ديوانا من التوانا لحالي خم دماوم شنو زارين بوتو يا ارتوي زيناوم شنو زارين بوتو يا ارتوي زيناوم سوكالو برزولي وعالم درواني شاويكال سوكالو برزولي وعالم درواني شاويكال هضمي يا شغرا دقري جوان اللي ودمو خال هضمي يا شغرا دقري جوان اللي ودمو خال
دكا نختة نختة توز دكا توز دكا توز دكا نختة نختة توز دكا أقرد تسيبوكاني والسيران تحيا لنا لوز دكا خلكم لي لوز دكا وسط كلتا يرمني وبالباستم زواني وسط كلتا يلمني وبالباستم زواني نايتك وازد بين سردشتي اللازاني بترزق قايل نابع شرط دب مبوكاني بترزق قايل نابع شرط دب مبوكاني ارى توزدكا توزدكا نختة نختة توزدكا 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 نختة نختة توزدكا اقرد تسيبوكاني والسيران تحيا لنا لوزدكا خلكم لي لوزدكا المندورة بلشي دليتورة مليان لما المندورة بلشي دليتورة ثم سخالي دفروشي كفري الاخوة بالدورة داوي ما تشيكم ليكر ديكو السمي على الزورة داوي ما تشيكم ليكر ايو السمي على الزورة اري توزدكا توزدكا نختة نختة توزدكا 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 توزي نرمى توزدكا اقرد تشيبوكاني والسيران تحيا لنا لوزدكا خلكم لي لوزدكا